تیپی تۆپی سەرمێزی یانەی برایەتیە مەشق و ئامادەکاریەکانیان بۆ یاریەکانی وەرزی نوێی خولی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق چڕ کردوتەوە کەوە بڕیارە یاریەکانی گروپی باکووری خولەکە لە 3 ئەیلولی ئەمساڵ لە شاری سلێمانی بەڕێوە بچێت چەند ڕۆژێکیشە تیپەکە کەمپێکی مەشق و ڕاهێنانی لە شاری هەولێر کردوتەوە و ڕاهێنەری تیپەکەش ئامانجی یانەکەیان لەم قۆناغی خولەکە دەخاتە ڕوو. ساڵە بیداتی ساڵەوە مەشقمان دەست پێ کردو بەڵام چۆن بڵێن ئەگەری بەشداریکردن و بەشداری نەکردنمان لە پێش بوو و لەم ئەم ساڵە لەبەرەوەی ناڵم ئەو نەخۆشی هەبوو ینی قەرار نەبوو ئێچێت تۆپی سەرمێز عێراق پاڵەوەندی بکاتەوە بەڵام وا دیارە بڕیاریان داوە کەەوە پاڵاوەتی بکەنەوە بۆیە ئێمە تقریبا نزیکەی 2 مانگە بەشەکارمان زۆر بە چڕپڕی دەست پێ کردووە ئەو نزیکەی هەفتەیەکە یەکێکی مەشقمان کردوەوە لە شاری هەولێر کەەوە یاریزانەکان لە بەغدا و سلێمانی شاتوون شتیان بەخوای چێشین لەو 5 تیپێکەوە سەردەکەین بۆ نخبەی عێراق لەوێشەوە ئینشاڵڵە تو پلەکانی پێشەوە نان هەر بۆ یاریزانانی خۆمان بەشداری دەکەین ئینشاڵڵە. یاری تۆپی سەرمێز یەکێکە لەو یاریە وەرشیانەی کە یانەی برایەتی لە مێژووی دروستبوونیەوە هەمیشە بایەخی پێداوە ئەوە ژوای کردووە هەمیشە ناوی یانەکە لە ڕیزبەندەکانی پێشەوەی خول و پاڵاوانیتەکانی کوردستان و عێراق ببینرێت بۆ وەرزی ئەمساڵ و تایبەت ئەم خۆناغەش یاریزانانی یانەکە ئامانزیانە هەموو هەوڵێکی خۆیان بخەنەگەڕ بۆ دەستخستنی یەکێک لە خانەکانی پێشەوەی خولەکە لە پێناو بەشداریکردنیان لە پاڵاوانیتەکانی دەرەوەی عێراق. أمير ثاني محمد لاعب منتخب وطني ولاعب نادي برايتي لە شاری بەغداوە هاتوون بۆ ئەوەی لەگەڵ یانەکەم بەشداری کەمپێکی مەشق و ڕاهێنان بکەم بۆ خولی عێراق کە چەند ڕۆژێکی تر دەست پێ دەکات ئینشاءالله خوای گەورە سەرکەوتومان دەکات هەموو هەوڵێکیش بۆ بردنەوەی نازناوی خولەکە دەدەین. خولی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق بە بەشداری بیزیانە کە بەسەر 2 گروپ دابەشکراون ئەنجام دەدرێت گروپی باکووریارەکانی لە 3 ئەیلولی ئەمساڵ لە شاری سلێمانی بە شێوازی خولبێ قۆناغ بەڕێوە دەچێت هەرچی یاریەکانی گروپی ناوەڕاست و باشوورە بە هەمان شێوە لە 7 ئەیلول ئەنجام دەدرێت لە کۆتاییشدا لە هەر گروپێک 5 یانە بۆ قۆناغی کۆتایی خولەکە سەردەکەون. ئومێد ئیبراهیم گەلی کوردستان هەولێر.